لەم فستیڤاڵە پەراوێزی یادکردنەوەی جەژنی نەورۆزە، چونکم ئێمە لە نەورۆزە هەر ساڵی کەسایەتیەک هەڵەبژێرین کە پەیکەرێکی بۆ دروستەکەین کە بۆ ئیمساڵش سەرەی شەهید عوسمان عوزێریە. عوسمان عوزێری یەکێکە لەو شاعیر و نووسەر و هونەرمەند و شێوەکار و جوان نووس و وەرگێڕ و کۆمەڵی شتی تر وە نەورۆز پەروەرێکی زۆر گەورە بوو. ئەممان دەستنیشان کردو بەداخەوە تەمەنی عوسمان عوزێری زۆر کەم بوو، 29 ساڵ ژیا. ئێمە پەیکەرەکان بە پێی تەمەنی ئەو کەسایەتیە ئاکەین کە ئەم 29 ساڵ بوو، بەڵام ئێمە هاتین کۆمەڵێکی کەمان بۆ زیاتر کردومانە بە 56 کەس. ئەم 56 کەسەش زیاتر ئەو کەسانە ئەگرێتەوە کە هاوڕێی نزیکی شەهید عوسمان عوزێری بوون یاخود بابەتیان بۆ نووسیوە و لەگەڵ یاژیاون. عوسمان عوزێری خاوەنی 5 کتێبی هەمە جۆرە کە چاپی کردووە، تقریبان 8 دەستنووسیشی لە پاش بەجێماوە بەداخەوە هەتا ئێستا بێ سەر و شوێنە نازانین کەوتۆتە لای چ بەڕێزێکەوە. عوسمان عوزێری کابرایەکی سیاسی هونەرمەند، هەموو ژیانی لە تێکۆشان و خەبات و ئەو جۆرەشتانەیە بەسەر بردەوە. لە هەمان کاتیشە هاوژینی پەروین خان بووە. پەروین خانی خێزانی یەکەم ژن بووە کە هاتوۆتە سەر شانۆ ڕۆڵی شانۆی بینۆ ساڵی 1958 واتەیەکێک بۆ لە ژنە پێشەنگەکانی شانۆی کوردی.